لێمان دزیوە مافێکی سەرەتای قوتابیانەکە بێم و بدرێ 6 ساڵە لێمانی بڕیوە بەناوی قەیرانی داراییەوە بەڵام ئێستا هەموو ئێزانێکە قەیرانی دارایی باش بووە یعنی هیچ بیانوێک نییە کە نەمانداتێ وڵی خۆپشاندانەکە ئەمنی قوتابی زانکۆیە هیچ لایەنێک و حیزبێک لە هاتووە بۆ لامان ناشمانەوێ خۆمان ئازادین و ئەیکن خۆپشاندانە تایبەتە بە مافی خوێنکاران هەر خوێنکار تێدا بەشدارە و ناهێڵن هیچ بە هیچ شێوەیە حیزبەکان یعنی خۆ بکەن بە خاوەنی ئەو خۆپشاندانە داوای مافی خۆمان دەکەین و بەردەوام دەبین تا ئاگاتی مافی خۆمان پێ دەدرێت ماوەی دوو ڕۆژ ئێمە لێرە گرتبووینێتەوە مانمان گرتووە هیچ کەس نایە بەدەم داواکەمانەوە نە پارێزگار نە وەزارەتی خوێندنی باڵا نە حکومەت مافی خۆمانە بە دەرماڵە بۆی پارێزگا وەڵامان باتەوە چەند ڕۆژە خۆ پێشاندانەکەین هیچ وەڵامیان نییە ئەبێ بێنە سەرخەت هەتا نێنە سەرخەت ئێمە ئێرە چۆڵ ناکەین بە هیچ شێوەیە دەرماڵە و هەم لە داخلەکان هیچ پرۆژێک و هیچ شتێک نییە تەنانەت وای لە هاتووە نە ئاو نەماوە هەچی داخلەکان پیس یعنی هیچ شتێک نییە تەنانەت ناوستان کۆش تەنها لە بروی وەڵاممان بنەوە هیچ وەڵام یانەوەیکیان نییە یعنی ئەمە هیچ وەڵامانەوەکە ئەمە کەی حاڵە ئێمەی تیان خۆپیشاندانێکی ئاشتیان ناگەی تەنها بۆ بەدەستنای مافەکان Armacı!